مراد لێسەدا عقید محەممەد حەسەنمان لەگەڵە کە محەممەد عزیز حەسەنە کە بەڕێوەبەری چالاکیە مەدەنیەکانی گەرمیانە دوێنێ لەگەڵ ئاڵۆزیەکاندا بووە و بە خودی خۆی لە ناو خۆپیشاندەراندا بووە. لێسەدا کاک محەممەد دوێنێ ئەوەی کە بینیمان خۆپیشاندەران هێرشیان کرد لەسەر لەقی بەسوودی پارتی دیموکراتی کوردستان و بەربارانیان کرد، بەڵام لێرە ڕەوشەکە ئاڵۆز نەبوو. ئەوەی کە ئاڵۆز بوو لە لیژنەی ناوچەی پارتی دیموکراتی کوردستان بوو لە نزیک سەرۆکایەتی شارەوانی کەلار. بەڵێ زۆر سپاس بەخێرتان دەکەم. ئێمە دوێنێ لە هەوڵ چرکەی خۆپیشاندانەکەەوە لەگەڵ برادرانی خۆپیشاندەرەکانە بین بەڕاستیەکەی زۆر بە هێمنانە، زۆر بە عەقڵانە، زۆر بە مستەخەفانەش خۆپیشاندانی خۆیانیان کرد. ئێمەش لەگەڵیان وعدیاندا ئێمەش کە هیچ جموجۆڵێکی خراپ نەکەن کە هاتنەوان وەجیهەی خۆپیشاندانەکەیان گۆڕا بۆ بەردەم ئەوەڵی ناو بازار بوون، دوای گۆڕایان بۆ بەردەم لقی 22 پارتی کە ئەوە پێڵێن فلکەی ماڵ مستەفا بوو. ئێمەش لەگەڵیان نەهاتین، هەموو وتیان وعد بێ ئێمە هیچ شتێکی خراپ ناکەین، شتێکی بەس داوای حەقی خۆمانەکەین. ئێمە مەغدورین و ئێمە بۆ زۆربەی زۆریان برادرە تەلەبەکان بوون، یان کەلوپەلی مەکتەبمان نییە، پارن نییە، ئیشمان نییە، هیچ شتێکمان بۆ ناکرێ. بەڕاستیەکەی داواکارێکی حەقی خۆیان بوو، داواکارێکی حەقی ڕەوای خۆیان بوو. ئێمەش لەگەڵیان نەبووین، بەڵام بەداخەوە لە کاتێکە دوو برادر بە ناوی پێشمەرگەی پارتیوە هاتن جوێنیان پێدان، تۆزی ئاڵۆزی دروست بوو، لەدوای ئاڵۆزیەکە هەم کپۆ بوو وعدیان داهین دەکەن، بەڵام لە ئاخیر لە دوایە لایەن هەنێک کەسی تێکدەرەوە دەستیان کرد بەردبارانکردن و بەرتەقان و ئانە. بەڵام ئێمە وەکو چالەکە مەدەنیەکانی گەرمیان بەشایەتی هەموو ئەو برادرانە توانیمان کۆنتڕۆڵی وعدەکە بکەین و هیچ مەجاڵێکمان نەدا و هەم پاراستنی خۆپیشاندەران و هەم پاراستنی لقی 22 پارتی لەبەرەوەی ئەوترێ دوێنێ لەناو خۆپیشاندەرانەوە تەقە کراوە. ئەمە تا چەندێەوە وەکو چالاکیە مەدەنیەکان هێزێکی ڕاستپێراو بۆ کۆنتڕۆڵکردنی خۆپیشاندانەکان تێبینی حاڵەتی لەم شێوەتان کردو دوێنێ؟ ئێمە لە هەوڵ چرکەی خۆپیشاندانەکەەوە من خۆم لەگەڵ برادرانمە و لەگەڵ پۆلیسەکانمە پێم وایە بە چرکە سەعاتێ لیان نەبراوم، شتی وام نەبینیوە، هیچ کەسێکشم نەبینێت تەقە بکە و چەکشمتیان نەبینەوە، نەکوت بینێت تەقەکە تا ئاخری کۆتایی وەزعی مەزاهرەکە کە تا کۆتایی تەواویش بووە، من لەگەڵیان بووم، کەسێکم نەبینوە. ئەوەی پرسیارە لێرە کاک محەممەد، ئەوەی ئێوە توانیتان کۆنتڕۆڵی لقی 22 پارتی دیموکراتی کوردستان بکەن، بەڵام هێزانامنیەکانی کەلار سەرکەوتوو نەبوون لە کۆنتڕۆڵکردنی، نەرم بوون بەو شێوەی کە لایەنە پەیوەندیدارەکانم قساکەن، هێزەکانی چالاکیە مەدەنیەکان هێمنانە مامەڵەیان لەگەڵ خۆپیشاندان. بەڵێ من زۆر بە هێمنانە لەگەڵ خۆپیشاندەرانە هەتاکو بەردیان هەڵەگر ئەمون بەردەکە بدەن لەسەری منە ناهێڵم شتێکە ئەوانژم کە هەمێمە حەتمان نییە بەرد بەسەری تۆ بدەین، بەر لەسەری تۆ نادەین. بۆ نمونە کۆمەڵی خەڵ لە دوورۆت بڕێ بەردی تەقان هەر لەو خۆپیشاندەرانە خۆیان داوە منە لەبەرەوەی بەردم بەرنەکەوێ. من زۆر سپاسیانەکەم، چاویان ماچەکەم، بەڕاستی خەڵکی دڵسۆز بوون و ئەم سەرشە ئێمە وعدمانداوە لقی 22 پارتی وعدماندا، مەگەر بە سەر جەنازەی ئێمە بێن بۆ سەر ئێوە، من داواتان لێ ئەکەن ئێوە جموجوڵتان نەبێ و مێنە دەرەوە. بەڕاستەکەی ئەوانش بەڕاستەکەی بە قسەی ئێمەیان و هیچ جموجوڵێکیان نەکە، هیچ شتێکی خراپیان نەکرد. لقی 22 پارتی تا کاتێکی دەرەنگوەخت وەجهەی خۆپیشاندارەکە گوێزراوە بۆ ناوچەی پارتی. پێم وایە ئێمە کاتێک خەبەریاندامێن جەنابی کاکسڵا هەر لە خەت بوو، زۆر محاولەیە کرد، زۆر حەولی ئەدا، بەڵام ئێمە بەڕاستیەکەی لێمانەوێرا ئەیرا جێبێڵین لەبەر ئەوەی ئەیرا بارگای سەرەکی لقی 22 پارتی بوو. کاتی ئێمە ڕۆیشتین بەڕاستیەکەی کۆنتڕۆڵ دەزریا بوو، فریا هیچ شتێک نەکەوتین. ئێمە زۆر بەداخەوە کە ئەو کارەساتی لێکە ئەو دوو خۆپیشاندەرە شەید بوو و مقاری ئیمکانی ئێوە توانای ئێوە مەحدوود بوو لەوەی نەتانتوانی لە دوو شوێنی جیاواز کۆنتڕۆڵی ئەم دۆخە. ئێمە بەداخەوە ئێمە زۆر بەداخەوە لە ڕووی ئیمکانەتەوە، لە ڕووی سیارەوە، لە ڕووی تەخەمەنیوە زۆر مەغدورین. بۆ نمونە من خۆم سیارەم نییە، بەڕاستی پۆلیسەکانم تاکو ئیسا مەرشەعای کۆنمان هەیە، کاتێ نەبرێکیات تۆ پۆلیسێکمان لە پێشەوە بڕوا بێژە کاکە خۆتان لە بەردەمی لادەن لەبەرەوەی با کارەساتی لە نەقەومێت، تا ئیسا سیارشمان نییە و هیچ هاوکاریە ناکرین. بەڵام پێم وایە من بەڕێوەبەری چالەکە مەدەنیەکانی گەرمیانم تاکو ئیسا 100 پۆلیس لە بەردەستمان نییە کە بتوانم فریای دوو شوێن بکەوم. دوێنێ هەردوێنێ من 70 پۆلیسم بۆ بە 70 پۆلیسەوە ئەو هیمەتە ئەو جۆدەم کردووە. سەکان خۆش مراد ئەوەی کە گوێ لێبوو لێدوانی بەڕێوەبەری پۆلیسی چالاکیە مەدەنیەکانی گەرمیان بوو ئاماژەی بەوە کرد کە توانا و ئیمکانی ئەم بەڕێوەبەرایەتیە سنووردارە ناتوانن لە یەک کاتا کۆنتڕۆڵی خۆپیشاندانەکان لە سنووری خەزای کەلاردا لە جوو شوێنی جیاواز بکەن. ئەمانەش تەنها هێزی ڕاهێنراون بۆەوەی کە مامەڵە لەگەڵ خۆپیشاندەراندا بکەن، هێزەکانی تر بە شێوازی ئەمانوەکو خۆیان و هێزە شارەزاکانی ئەمنی ئاماژەی پێەکەن
توانای مامەڵەی هێمنانەیان لەگەڵ خۆپیشاندەراندا نییە. بەڵێ مەریوان هیچ خۆپیشاندانێک بەڕێوە چووە لە کەلاریان بڕیارە هیچ ئامادەکاری کراوە بۆی خۆپیشاندان بەڕێوە بچێ هاو شێوەی دوێنێ؟ بەڵێ لە ڕاستیدا مراد ئەوەی کە بینرێ ئەمڕۆ دۆخەکە ئارامە تەنها سەر لە بەیانی ئەمڕۆ هەندێک لە مامۆستایان کۆبوونەوە و بڕیاریاندا تا خۆپیشاندان کۆتایی پێبێنن و تەنها ئەوەندە بایکۆتی داوامکردن بکەن تا ئەو کاتێک موچیان وەرەگرن. بەڵام خۆپیشاندان ئەمڕۆ هیچ نییە، تەنها ئەوەندەی هەیە هێزانامنیەکان وەکو ئامادەکاریەک بۆ ئەگەری هەڵکوتانە سەر بارگەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی و مەریوان حەسەن و چێگانێمە کەلار باوە